بەشێکی زۆر لە جوتیاران لە بەرامبەر ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان لە گومرجی سەوزە و میوەی هەولێر گرت بوونەوە و بۆ ماوەی چەند سەعاتێک ڕێگای سەرەکی هەولێر دۆک و هەولێر گوێڕیان داخست. ئەو جوتیارانە داواکار بوون دەسەڵاتدارانی هەولێر ڕێگای نێوان پارێزگای هەولێر و ناوەڕاست و باشوور بکەنەوە بۆ ئەوی بەروبوومەکانیان لەوێ ساغ بکەنەوە. آره والله نی بسات نی جو پتاته نارو تا کاکوالی کتیا ادبرو سعی پتاته بس تو شاپ کتو کره زور علی کو زور نیا آره والله چوی تدری قربان نظری چوی تدری انا ممو ودا بيت والله پتاته لا قاری وقتی بجمله دەبێت سەرۆکی حکوومەت تەواوی ئەو خەڵکەی خۆش بێتن کە لە ئێستادا دەبینین لەو گەرمایە لەبە بێپارەی لەبە بێمەعیشەتی لەبە خراپی گوزەران هاتوتە سەر شەقام ئەگەر بێت و بەدەنجی ئەو هاوڵاتیانەوە وێن ئەوە خراتر لە دواتر دەبێتن و خەڵک هیچ بەرگەی ئەو هەرزان فرۆشیە ناگرێتن ئەوەی کە لە دەرەوە دێتن و ئەوەی کە لە ناوە خۆش لەمپەری لە بۆ دروستەکرێت بۆیە خەڵکی هەرێمی کوردستان تەواوی سویاران هەمووی کۆدەنگە لەسەرەوەی ئەگەر بێت و حکوومەت جوابێکیان نەداتەوە کار ئاسانی لە بۆ تەواوی ئەو هاوڵاتیانە نەکاتن ئەوە لە داهاتوش ئەو خۆپشاندانە بەردەوام دەبێت. بەشێک لە جوتیاران بەرەمەکانی خۆیان لەسەر شەقامەکان فرێدا بەهۆی ساغ نەبوونەوەیان و کەمتەر خەمی حکوومەت کە هیچ پلانێکی بۆ گەشەکردن و ساغکردنەوەی بەرهەمی ناوەخۆ نییە. ئێدەنە بۆ عارششان ناڕاتن ئەوەی مۆزوعەکە لێرە سێرت لە پێشە یان دەبێت دزی بکەی یان دەبێت کوردستانی بە زیبێلیان دەی بۆ وەزعی بژی ئەو سێرێت لە پێشە یەک سەلەی بەتال ئێ معاملە لێرە 650 سەلەی تەماتە پڕ بەهزار 250 دیار ئادی کرێ ئادی مەسرف 30 ملیۆن مەسرف کردی ئەوە تەماتە ڕووکردی عاردی صندوقی تەماتەی پڕ ئێستا یەک مێکسەرم پڕ کردیا بە 600 دیار ئاخر کابرای تەماتەی لێ دەکڕم فەقیرەی صندوقی لەوانەیە 50 دیاری تەبع کیلۆ نەمینێتەوە ئەدی وەیە نەکاکە بەرە یەک مێکسەرم کڕی بە 600 دیاری تەماتە ئەلعانەوە ڕێنیە بڕۆم. ڕێکارەکانی وەزارەتی ناوەخۆ ژووری ئۆپراسیۆنی هەولێر هاتوچۆی نێوان پارێزگای هەولێر و پارێزگاکانی خواری و عراقی بە داخراوی هێشتۆتەوە و کارگەکانی دۆشاوی تەماتەش داخراون. ئەمە ژوای کردووە بەرهەمی جوتیاران بە نرخێکی زۆر هەرزان بچێتە بازار و بەشێکیشیان هەرساغ نەبنەوە و زەرێکی زۆریان پێ بگات. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.